دکتۆر گیانم کاتەوە باش دەستخۆشی بۆ بەرنامەکەت. من لە دیتگەی هەردووکیانەوە قسە ئەکەم. ئەم لە لای خۆیەوە ڕاستە، ئەویش لە لای خۆیەوە ڕاستە. من باوکێکە بینم کە دڵسۆزیێکی ناڕاستی هەیە، دڵسۆزیێکی ناڕاست. کچێکیشە بینم کە دڵسۆزیێکی هەیە بۆ خۆی. باشە، من پرسیارێک لە باوکەکە ئەکەم، ئەڵێم مناڵەکانی ئەم کچە بۆ باوکیان بڵێن باوکە یا باپیرە. ئەمە یەکەم یانیڵم بەستی ئەوەیە با یەک دقە جواب بباتەوانێ ئەڵێ سبەی نییە بۆ نمونە مناڵیە بێ وای دانین گریمان شووی پێکرد مناڵەکەی تەمەنیە بێ بە 2 ساڵ ئایا بە باوکی بڵێ و کاتە 61 ساڵە پێی بڵێ باوکە یا باپیر هەرچەندە من خۆک و شەخص هیچ کێشەم نییە 6 ساڵە پێی بڵێ باوکە بەڵام مشکلەکە ئەوەیە ئافرەتەکە 18 ساڵ ئەجینا ئێستا خاتونجان ئەو پرسیارەی جەنابە ڕیان خان ئەگەر بێت و باوکەکە عمری 70 ساڵیش بێت نەک 59 ساڵ بێت بەڵام ژنێکی هێنا بێ ژنەکەی عمری 40 ساڵ بێ نزیک بێت لەوانە 20 ساڵیش جیاوازیان هەبێ زۆر ئاسایی مناڵەکە پێی بڵێ باوکە بەڵام لێرە کێشەکە چی دروستە بێت لێرە تۆ شتێکی جوانە وروژان کابرایە عمری 6 ساڵ بێ مناڵێکی 2 ساڵانی هەیە 6 ساڵ لەگەڵ 2 ساڵە 58 ساڵیان فەرقە سبەینی ئەم مناڵە ینی ئەم پیاوە کاتێک کە مناڵەکەی ئەبێ بە 15 ساڵ بۆ ئەوەی هەرزەکار بێ و لەگەڵ یا بێ ئەم عمری بۆ بە چەند ینی جیاوازیە زۆرەکە لێرێ ئەوەیە ئەم باوکە ناتوانێت لە بەرووبوومی مناڵەکەی بخوات گەورە بێت و چاوەڕێ بکژن بێنێ و نەوەکەی ببینێ ینی ئەوەی جیاوازی تەمەند کە کێشەی زۆری لەکەوێتەوە بەڵێم دکتۆریان پرسیارێکی ترم ئەوەیە ئایا ئامادەیە کچێکی 59 ساڵ بۆ کوڕەکەی بێنێ کاتێکە کچەکە خاوەنی ڤێلا و سیارە و خانوو هەموو شتێک بێ منی پرسیارێکی جوانە کاک عەباس تۆ کوڕێکی هەیە عمری 18 ساڵەواز لە کچەکە بێنە ئافرەتێکی 59 ساڵی بۆ ئەهێنی ئەگەر سیارەی هەبێ و ئافرەتەکە بە سیارە و بە خانوو بە هەموو شتێکەوە یەتە ماڵەکەەوە باوای دابنێن یعنی ئەو کاتە ئایا هەماشیش بە کوڕەکە دەڵێ ڕۆڵە چاوەڕێ مەکە کچێ بێنی و لە سفرەوە دەست پێ بکەی وەرەش ئەم بژنە بێنە با 59 ساڵ بێ بەڵام خانووی هەیە سیارەی هەیە هەموو شتێکی بۆ کڕێ و نێرێ بۆ ئەوروپا هەموو ڕۆژێ ڕازیت والله کاکە دکتۆر هیچ کێشەی چی قەیب عیبی چییە؟ هیچ کێشەی نییە بۆچی عیبی هەیە؟ ئەوەل ئەگەر چێتە واقعەوە بڕوان ناکەمەوە قسەیە بکەیت ینی کوڕەکە و 18 ساڵ بێ ژنێکی 59 ساڵی بۆیە نی بەس لەبەری دەوڵەمانگە بەواقعی بەواقعی بەڕاستگۆ بین ئەخە کاکە دکتۆر هەمانە لەوەش بەڵا بڵم چی نسخێکی تەمەنی خۆی زیاد بینم لەو باوکە بە ڕێزایکە خۆی ئەوەی نەچەشتۆ خۆی ئەو پارەداری نەبینیەوە ئەوێ مناڵەکانی بیبینە من ئەواڵێم باوک بۆ کچ پاڵپشتیە پاڵەوانە هێزی ئەژنۆکانە جێگەی شانازیە باوک بۆ من هەموو شتێکە جا ئەگەر من باوکم کە پاڵپشتمە پشتم تێبکە ئەبێ چاوەڕێکی تر لە هاوسەرێ بکەم لە کەسێکی بێگانە بکەم سپاس دەکەم دەسە خۆش سپاس شە بە ڕێز دەکەم ئێران خان فەرموو زۆر سپاس کاک دکتۆر من لە دیدگەی خۆمەوە قسە لەسەر کاک عەباس دەکەم کاک عەباس وەک باوکێکی دڵسۆت ئێوە کچەکەی دابمەزرێنە بەس کاک عەباس من پێڵێم مناڵی کچەکەت هەتا ئێستا بێنەرەوە بەرچاوت بەچی فترێک تۆ گیانوتە تا 18 ساڵ ئێستا بۆ ئەونا یعنی لە 18 ساڵیە ئامادەی کچەکەت بەو شێوەیە و بۆ ڕێگە هاوسەرگیریە بێ بە شوو بەس ئەو نەم هەیە زۆر سپاس بە ڕێی ئەوانی جوەرگین دوایی کاک عەباسیش ئەتوانێت قسەی خۆی بکات ئەچینە لاڤەخان سەرەتا سپاسم هەیە بۆ هەر هەمووی کە لێرە ئامادەیە پرسیارێکم هەیە لە کاک عەباس ئایا سامان و سەروەت لە پێش حەزی کچەکەەوە دانێ بە ئەوە جوابم باتەوە ئەو ئەڵێت من کچەکەم مەکتەب با تەواو نەکە با ئەو حەزێ سامانی بەدەست بێنێ ئایا کچەکەی ڕازیە بۆ سامانی کە دەستی بکەوێت دەستی خۆش بە سپاس دەکەم زۆر سپاس لاڤەخان
ئەچینە لەی کاک سوهەیب. دەست خۆش کاک دکتۆر سپاس بۆ بەرنامەکەتان. لە ڕاستیە من لە بەرامبەر دوو قوربانی ئاوەساوم، هەستەکەم چ باوکەکە و چ کچەکەشی هەردووکیان قوربانین. بە جۆرە لە جۆرەکان باوکەکە قوربانی کولتورێکی لە مێژینەی دوور و درێژی پیاوسالارە کە کۆمەڵێ ئیدیۆم و پەندی پێشینان و جاری وهەیە شعر و جاری وهەیە فەرمودەی هەڵبەسراویش لە پشتیەوەن و دیفاعی لەکەن. ئەگەر گوێ لە قسەکانی باوکەکە بگرین ئەوەندەی کە ئەڵێ من گفتم یاوە چۆلەکەیەک لە دەستا بێت لە دەچۆلۆکەی نازانم دەرەوە باشترە چوزان مسبەی دووسبی ماڵ ئاشتی یەک دنیاشتی لەو جۆرە منێ ئەوەی بۆ ڕوونکەمەوە من لەوانەیە پرسیارم نەبێتەنە هەندێک سەرنجم هەیە بۆی بەچی ئەچێ ئەگەر هەموو عێل و عەشرەت و دنیا و کللتور بباتەوە بەڵام کچەکەی بدۆڕێنێ. ئەمە یەک دوو کە پێشینان وتویانە کاسەی پڕاشتی ماڵم پەندە بۆ و کاتە وتراوە کە مرۆڤ لە ماڵەوە پاڵ نەداتەوە بەڵام ناکرێ ئەم پیاوە بە ڕێزە کچەکەی بکاتە قوربانی کاسەی پڕی ماڵێکی تر کە ماڵی زاواتێکە کاک سوهەیبجان بڕۆ دادگاکان پڕن لە ئەو خێزانانەی کە کاسەکەیان نەک پڕە لێ ئەڕژێ ئەوەندە دەوڵەمەند ئیمکانیەتیان هەیە بەڵام چونکە نەگونجاون لەگەڵەکە لێک جیابنەوە تەڵاقیان ئێمە بۆ هەموو ئەم پندانەی ئێمە بۆ بارودۆخی تایبەت ڕێکراوە نابێت تۆ گشتاندنی پێ بۆ هەموو حاڵەت لە ڕووی واتەسازیەوە دالێکن بەرامبەر بە یەک مەدلول کاسەی پڕ ئاشتی ماڵ هەموو ئەوانە ینی بە جۆرێ لە جۆرەکان دۆخێکی کۆنکرێتی و تایبەتیان هەیە تۆ ناتوانین تەعمیمیکەی و بگیشتنی بەسەر بێ هۆکاری تریشی لەگەڵ بێ هۆکاری تریشی لەگەڵا بێ ئەمە لەلایەک لەلایەکی تریشەوە و باوکە بە ڕێزە زۆر جار لەبارەی دەربڕینی خۆشەویستی خۆی بۆ کچەکەی قسەیانێتەوە ئەگەر حسابی فەوتاوە گەر بە قەیرەی مایە و ئیلە ئاخری ئێمە گەر بە گشتی ڕێژەی تەمەن وەرگین لە ناو میلەتی کووردا عادەتەن بە شێوەیەکی گشتی لە دەرەوەی لایانی تاکو ئەوانە ئێمە بەگشتی مرۆڤی ئێمە تۆ بڵێ لە 80 ساڵی بۆ 70 ساڵی سەروتر و خواتر کۆچی دواییەکە بە ڕێژە زۆرەکەی ئەو کاتەی و پیاوە کۆچی دواییەکە و تۆ لە بەرامبەر کچێکە یان ئافرەتێکا ماویتەوە و بێوەژنە و دووسێ مناڵی بەسین بە سەرەوە کەوتووە و دیسان کۆمەڵگە نەفرەتی گەنجیشە ساڵێکە 30 ساڵێک باشە دیسان گەنجیشە کۆمەڵگەکە بە هەمانە و تەسەوری باوکەکەی پێڵێ بێوەژنە دەستی دووە بەدبەختی دەستی خەسووە ئەی لە دۆخێکی ئاوایە چیلەکە ینی پێم وابێ من ئێمە لێرەیە بەرامبەر دوو قوربانی وەساوین قوربانیەکیان کچەکەیە کە لە دوو ڕەهەندەوە قوربانە یەکیان قوربانی تەمەنەکەیە دووەم قوربانیەکەی ترەوە ئەم کچە بەدڵی خۆی شو ناکە ینی تەنها تەمەنەکە گرفت لە خوێندن بێبەشێک لە خوێندن بێبەشەکرێ و لە حەزی خۆی بێبەشەکرێ و من یەک نەسیحەتی دینیان بۆ پاڵپشتی قسەکانی باوکەکە کە پێغەمبەر پێم وابێ لە وتاری ماڵاواییە کە یەکێ لە ئامۆژگارەکانی دروردی خوای لەسەر بێکە ئامۆژگاری ئێمەمانانەکە ئامۆژگاری نەوەکانی دوای خۆیەکە ئاڵێ ئافرەتەکان ئامانەتن بەدەستیەوە من لە بەرامبەر کچێکە وەسام کە ئامانەتە لە نێوان دوو کەسە کەسێک بە جۆرێ لە جۆرەکان ئەی فرۆشێ و کەسێکی کڕێ ئەوان خۆیان ویژدانی خۆیان سەرپشک بن چی لە ئامانەتەکەن